لەگەر زیادبوونی داهات ئەوەی کەوا دەستکەوتە گەورەکەیە بریتیا لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆی. لەگە دەستپێکردنەوەی ئەو نەوتە ئیدی حکوومەتی ناوەندی هیچ بیانوێکی نابێت لە ئەوەی لە کاتی خۆیان موچەی و بودجەی هەرێمی کوردستان نەنێرن. ئەمریکا خۆی دەیەوێتن پەیوەندێکی بەهێزی هەبێ لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم ڕێکەوتنەوە دەکات کەوا زیاتر سەر لە نوێ کۆمپانیەکانی تری ئەمریکیش بێنە هەرێمی کوردستان وەروەها وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن. لە داهاتوودا بە تەکید ینی دەرگایەکی ئاسۆیەکی نوێ لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەم کۆمپانیەکان نێودەوڵەتی لە بەردەم خەڵکی هەرێمی کوردستان دەبێتەوە. بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکان سڵاوتان لێ بێت دوای 2 ساڵ و 6 مانگ لە وەستانی بەرەبەیانی ئەمڕۆ شەممە لە کاتژمێر 6:50 خولەکی سەر لە بەیانی پرۆسەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەرەکانی جەیهان دەستی پێکرد. ئەمەش دوای ئەوەی ڕێکەوتنێکی سێقۆڵی لە نێوان وەزارەتی سامانە سروشتیەکان و وەزارەتی نەوتی عێراق و هاوکات نوێنەری کۆمپانیا بیانیەکانی پەیوەست بە وەبەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان و عێراق واژۆ کرا. من بۆ ئەمە بەستا بۆ ئەوەی کە بزانم کاریگەری هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ جیهان چییە و چۆنە دەمەوێت گفتوگۆ لەگەڵ دکتۆر مەهدی خەیری مامۆستای زانکۆ و شارەزای پرسی نەوت بکەم. دکتۆر جیان سڵاوت لێبێت، خۆشحاڵم لەم دەرفەتەدا دەتبینم. پێم بڵێ کاریگەری هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان چییە وە لێکەوتەکانی چی؟ ئۆکەی بەناوی خۆی گەورە میهرەبان بەخێر بێن. سەرەتا پیرۆزبای لە خەڵکی هەرێمی کوردستان دەکەم، بە تایبەتیش فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە بۆ ماوەیەکی زۆر توانیان چاوەڕێ بکەن لە کۆتاییدا توانیان بە ڕابرایەتی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان هەروەها پاش 2 ساڵۆنی و نزیکەی 30 مانگ و 2 ڕۆژ دەیان دانوساندن لە نێوان هەرسێلایەن حکوومەتی ناوەندی حکوومەتی کوردستان هەروەها کۆمپانیەکانی سەر بە ئایپیکۆر کرا. لە کۆتاییدا ئەوەی کەوا گرنگ بوو ڕێکەوتنەکە کراو نەوت ڕادستی کۆمپانیای سۆمۆ کرا و هەروەها سەر لە بەیانی ئەمڕۆک و ئاماژەش پێکرد کاتژمێر 6:50 ئەو بۆ ڕێکەوە تایبەت بوو لە پیشخابور لە زاخۆکرایەوە و نەوت ئیدی ڕادستی کۆمپانیای سۆمۆ و حکوومەتی ناوەندی کرا. بە دڵنیاییەوە کۆمەڵێک دەستکەوت و ئامانج لەم ڕێکەوتنا دێتە دی. لە هەمویان لە پێشتر ئەوەیە تەماشا بکەینکەوە دەستپێکردنەوەی هەناردەکردنەوەی نەوت لە ڕێی کۆمپانیاکان کە ئەمەش دووبارە ڕوئیایەکی باش دەداتە کۆمپانیا نێودەوڵەتیەکان بە تایبەتیش کۆمپانیەکانی ئەمریکی کە لە کوردستان کار دەکەن. پاشان دەرفەتێکی زۆر باش دەبێت بۆ ئەو کۆمپانیانێکەوە پێی دەوتێت کۆمپانیای سێرڤس یاخۆتەوانێکەوە ئیشی سێکەندەری دەکەن لە هەرێمی کوردستان. پاشان لەگەر هەردووشیان ئەگەر کۆمپانیەکانی لۆکەل و کۆمپانیەکان ئینتەرناشنال پێکەوە کار بکەن دەبیتە دەرفەتێکی زێڕینی گەورە بۆ کارمەندەکانی ناوخۆمان. واتە لە ماوەی 30 مانگی ڕابردوو نزیکەی بەپێی ئەو تەخمینانێکەوە ئێمە وەکو مامۆستا لە زانستەکانی زەوی و نەوت چاودێرێکی چڕی ئەو بارودۆخەمان کردبوو بە نزیکەی 20,000 کارمەند لە کۆمپانیەکان دوورخرابنەوە، یان ئەوەتە بە شێوازەشی تەواوەتی یان شەوەتە بە شێوازەشی 50 بە 50 پارەکانیان وەردەگرت. لە ئەمڕۆوە دەرفەتێکی باش دەبێت ئەوەی دووبارە دەرچوانی بەشی نەوت دەرچوانی بەشی زانستەکانی زەونەوت بە شێوەش گشتی کارمەندەکانی خۆمان ئەوانەی کەوا هەرێمی کوردستان بتوانن دووبار لەگەر کۆمپانیەکان نێودەوڵەت هەروەها کۆمپانیەکانی ناوەخۆ کار بکەن. کاتێکەوە ئەو سێ خاڵە پێکەوە کرا دەبێتە هۆی زیادبوونی داهات بۆ حکوومەتی عێراق حکوومەتی ناوەندی. لەگەر زیادبوونی داهات ئەوەی کەوا دەستکەوتە گەورەکەیە بریتیا لە ناردنی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان لە کاتی خۆی. لۆیە ئەو ڕێکەوتنەکەەوە بە بربەستەشی گەورە لە بەردەم ناردنی موچەدا دەدات هەمومان کێشەکانی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی ئەوە بووکەوە حکوومەتی کوردستان نەوتەکەی تەسمین نەکردووە. بە خۆشحالیەوە ئەمڕۆ سەرۆکوەزیرانیش ئاماژە پێکردکەوە دەستکەوتێکی گەورە و زێڕینە لەگە دەستپێکردنەوەی ئەو نەوتە ئیدی حکوومەتی ناوەندی هیچ بیانوێکی نابێت لە ئەوەی لە کاتی خۆیان موچەی و بودجەی هەرێمی کوردستان نەنێرن. باش دکتۆر پێم بڵێ بۆچی
ئەمریکا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هێندە سوور بوو لەسەر ئەوەی کە پرۆسی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان دووبارە دەست پێ بکاتەوە. لە ماوەکانی ڕابردوو ئێمە بینیمان بەردەوام بەرپرسانی ئەمریکا لەسەر هێڵ بوون بۆ ئەوەی کە ئەم پرۆسەیە سەرکەوتوو بێت و دوجار وەکو ئەمڕۆ کە چوە بواری جێبەجێکردنەوە ئامانجەکە بەدی بێت. بەڵێ وەکو بینیمانکەوە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکان و بەشێک لە قوسوخانەی تری لە هەرێمی کوردستان پیرۆزبایی خۆیان دەربڕی ئەوەی کەەوە پێیوەسە بە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا وتەبێژی ئەیپیکۆر خۆی خودی خۆی ئەمریکی بوو، وەروەها کۆمپانیا گەورەکان کە لە هەرێمی کوردستان کار دەکەن ئەوانیش خۆیان ئەمریکینە. هەروەها ئەمریکا خۆی دەیەوێتن پەیوەندێکی بەهێزی هەبێ لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان، چ لەکردنەوەی دەستپێکردنی گەورەترین قونسوڵخانە لە هەرێمی کوردستان، چ ناردنی گەورەترین کۆمپانیەکانی خۆی بۆ ئەوی وەبەرهێنان و هەروها دەرهێنانی نەوت لە هەرێمی کوردستان ئەنجام بدەن. ئەمە ڕاستەوخۆ ئاماژەی پێوەکەوە ئەمریکا دەیەوێتن هەرێمی کوردستان بە یەکریزی بمێنێتەوە، هەروەها بتوانێتن خۆی لەگەر عێراق لە ڕووی یاسای و لە ڕووی دەستوریەوە پێکەوە هەماهەنگی دروست بکەن و هەم ئەمریکیەکان زیاتر هەم دەت بۆ ئەوی بین هەرێمی کوردستان و لەبەرەوەی لە پاش ئازادکردنی عێراق لە ساڵ 2023ەوە ئەمریکا پارێکی زۆری لە عێراق سەرف کردووە، هەموو هەنگاوەکان دەگریتە بۆ لۆ ئەوەی نەوت پرۆسەیەکی زۆر گرنگە و کاریگەری ڕاستەوخۆی لەسەر مەجای ئابووری و سیاسی هەیە لە وڵاتان. لۆی ئەمریکا دەوێتن دەورێکی باڵای هەبی هەمووکو کۆمپانیا هەمیش وەکو ئەوەی کاوا بتوانێت هێزێکی سیاسی بمێنێتەوە لە هەرێمی کوردستان، پەیوەندیەکانی بەردەوام بێت لەگەر حکوومەتی هەرێمی کوردستان. ئەم ڕێکەوتنەوە دەکات کەوا زیاتر سەر لە نوێ کۆمپانیەکانی تری ئەمریکیش بێنە هەرێمی کوردستان وەروەها وەبەرهێنان لە هەرێمی کوردستان بکەن. باش دکتۆر، دەمەوێت لە بەشێکی دیکە گفتوگۆکەماندا ئاماژە بە خاڵێکی دیکە بدەین. وەستانی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە ماوەی 2 ساڵ و 6 مانگی ڕابردوودا چ زیانێکی بۆ حکوومەتی فیدرال و هاوکات حکوومەتی عێراق حکوومەتی هەرێم هەبوو و پێم بڵێ جگە لە زیانەکان لەمە دووە کاریگەریە ئەرێنیەکانی دەست پێکردەوەی ئەم پرۆسەیە چی دەبێت؟ بەڵێ بە دڵنیاییەوە لە 25 سەی سال 2023 کاتێکەوە دادگای نابژوانی لە پاریس ئەو قرارەیدا شتێکی بەڕاستی ینی ئەوە نەبوو، ینی چاوەڕوانکراو نەبووکەوە حکوومەتی عێراق بۆ شێوازە ئەو سکالەیەکە کردبوو لە سال 2014 لە ساڵی 2023 ڕنگدانەوە بێت. کاتێکەوە ئەو نەوتە ڕاوەسە ئیدی بەرەبەرە داهاتەکانی هەرێمی کوردستان کەم بووە لەلایە چیرکارمەندەکان کە لە کۆمپانیەکان بوون، ئەوانش دووبارە بە شێوەیەکی زۆر دەکرێن. ئەوەی کەەوە زۆر پێویست بوو بەڕاستی ئەگەر هاتوو حکوومەتی عێراق بی لەوە بکردەوە ئەو نەوتە لە ڕێخۆی مەسەڵەن بیفرۆشبە، تقریبەن ئەوەی کەەوە تەخمین دەکرێت ئێستا نزیکەی 28 تریلیۆن دینارکەوە بە شێوێژی گشتی زیان بەبەر ئابووری عێراقەتیا. لە هەمان کاتدا ئەو نەوتە ئەگەر هاتوو لە ڕێی سۆمۆ یاخۆت بە شێوازێکی لەگەر حکوومەتی ناوانی بفرۆشابە داهاتێکی زۆری بۆ هەرێمی کوردستان هەروە حکوومەتی عێراقیش دەبێتن. بە تاکید عێراق لەبەرەوەی ڕێژەی دیاریکراوی هەیە لە هەناردنەکردنەوەی نەوت لەگەر کۆمپانیای ئۆپیک، لۆیە زۆر زیانی بەرکەوت لە ماوەیەکەوە ئەو ڕاگررتنێکەوە ئەو نەوتی هەرێمی کوردستان لەوانەیە تەسیری هەبیتن بە شێوازی چنەوت فرۆشرابیتن. بەڵام ئەوەی کەوا گرنگە ئێستا و لە داهاتوش ئەوێ ئەو ڕێکەوتنەکرا کە سەرۆکوەزیران زۆر جەختی لەسەر ئەو ڕێکەوتنەوە کردەوە بەڕاستی کە ئەو ینی دیان و سەدان شاندی کاو پێوەست بە حکوومەتی هەرێمی کوردستان نادانە بەغدا لە ئەوەی کەەوە ڕێک بکەون لە بینی هەردووچان ئەو هەماهەنگی و ئەو ئاشتی بەردەوام بێت لە نێوان KRG و لە نێوان حکوومەتی مرکزی. لە داهاتوودا بە تەکید ینی دەرگایەکی ئاسۆیەکی نوێ لە بەردەم حکوومەتی هەرێمی کوردستان لە بەردەم کۆمپانیەکان نێودەوڵەتی لە بەردەم خەڵکی هەرێمی کوردستان دەبێتەوە. خاڵێکی زۆر گرنگە لە داهاتوو بە تایبەتی لۆ گەنجان بەشێکی زۆری ئێستا ئەو پەیمانگە و زانکۆکانێکەوە پەیوەستن بە نەوتەوە بەشێکی زۆریان لە ئەو 2 ساڵە داخرابوون، قوتابێکی ئەگزار کەمیانەوە لەبەرەوەی دەرفەتی کار زۆر کەم ببوو. لۆیە لەمە دووە ئیدی ئەوانش دووبارە دەرفەتێکی باش دەبیت، وەروەها ئەو زانکۆ پەیمانگانەش دووبارە خەڵکەشی لەو مەجاالە دەتوانێتن بخوێنیتن. و ئەوەی کەەوە پێوەستە بە هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان دەتوانانی لەمە دووە دڵنیای بداتە هاوڵاتیانی خۆی فەرمانبەرەکانی خۆی کەوا لە کاتی خۆی حکوومەتی عێراق ملزمە بۆی کەوا موچیان بنێرەوە بودجێ هەرێمی کوردستانیش بنێرێتن. ئەمەشکەوە ئاکات زیاتر هەموو ئەو دام و دەزیاکانی کەەوە لە حکوومەتی هەرێمی کوردستان فەرمانبەران بە شێوازێکی تەندروست داوامەکان و خۆڕواکارەکانی خۆیان بکەن. دکتۆر، دەمەوێت ئاماژە بە خاڵێکی دیکە بدەین.
ئێوە چۆن سەیری ڕۆڵی جەنابی سەرۆکوەزیران مەسرۆر بارزانی دەکەن کە لە ماوەی ڕابردوو شەو ڕۆژ خۆی خستووە سەریەک بۆ ئەوەی دوجار پرۆسەی هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەرەکانی جەیهان دەست پێ بکاتەوە وەکو ئەم ڕۆژ بینیمان دوای هەڵ و ماندووبوونێکی زۆر قفڵی بۆ ڕیەکە کرایەوە. بەڵێ بەتاکید ڕۆلی سەرۆکوەزیران بە ڕۆلێکی کاریگەردانێت ئەگەر ببیرمان بێت لە پاش 25 سال 2021 نەوت ڕاوەستە ڕاستەوخۆ لە مانگی چوار ینی مانگێک پاش ئەو ڕاوەسانەی خودی سەرۆکوەزیران سەردانی بەغدای کرد و لێک تێگەیشتین لەگەر سەرۆکوەزیرانی عێراق کرد بۆ ئەوەی دووبارە نەوتی کوردستان لە ڕێی کۆمپانیای سامۆیخ لە ڕێی وەزارەتی نەوتی عێراقەوە نەوت بڕوات کەواتە هەر لە بیدایەتەوە ڕوئیای خۆی پیشانی عێراق دەکەوە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئامادەین هەماهەنگی تەواو لەگەر حکوومەتی عێراق بکەین بەو مەرجێکەوە ماف و دەستکەوتەکانی هەرێمی کوردستان پارێزدا بێت لۆیە جەنابی سەرۆکوەزیران بە تیمێکی تۆکمەی هەم لەلایەنی تەکنیکی هەمیش لەلایەنی پەیوەست بە دەرهێنان و گواستنەوە و هەروە گرێبەستەکانی نەوت بەردەوام سەردانی بەغدایان دەکرد و بۆ ئەوی بتوانن ئەو کێشانەی کە وەخت ئەو مادانێکەوە لە دەستوری عێراق وەروە لە یاسای بودجاتە بە شێوازێکی تەندروست وەکو خۆی جێبەجێ بگرێتەوە ڕۆلیان بەڕاستی ینی کاریگەرێکی تەواوی هەبوو تەواوی ئەو دەسەڵاتانی کەوە لای خۆ بوو بەو تیمانی بەخشی بکەوە بتوانن لە کاتی کۆبنەوەکان ڕێکەوتن لەگەر تیمەکانی حکوومەتی عێراق بکەن. زۆر سپاست دەکەم دکتۆر خۆشحاڵبووین دەست خۆش. زۆر بەخێر بێن. بینەرانی پایتەخت میدیا ئەوەی کاتگوێویستی بوون گوتەکانی دکتۆر مەهدی خەیری مامۆستای زانکۆ و شارەزای پرسی نەوت بوو سەبارەت بە دەستپێکردنەوەی پرۆسەی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەرەکانی جەیهان وەک کەمێک لەمە بەر ئاماژەمان پێدا سەر لە بەیانی ئەمڕۆ شەممە لە کاتژمێر 6:50 خولەکی بەیانی بۆڕی نەوتی کوردستان کرایەوە و دووبارە دوای زیاتر لە 2 ساڵ و 6 مانگ پرۆسی هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ بەندەرەکانی جەیهان لە تورکیاوە بۆ مارکێتینگ و بە بازارکردنی دەستی پێکردەوە ئەمەش کە گوێبیستی بوون گوتەکانی یەکێک بوو لە شارەزایانی پرسی نەوت لەسەر کاریگەری و لێکەوتەکانی ئەم بابەتە وەک هەمیشە لە بوونی هەر زانیاریەکی دیکە چاوتان لەسەر پلاتفۆرمە جیاوازەکانی پایتەخت میدیا بێت.